گەڕیان دەنگی هەمووانە بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی ملی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87. یادی جاران سەردەمی زێڕینی هونەر یادی جاران سەردەمی زێڕینی هونەر گەردەتەوێ بەیانیان ناخت پڕ بێ لە خۆشەویستی بۆ دولبەرەکەت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان بەڵێ بینەران و بیسەرانی بەڕێز بیسەری ڕادیۆی میلی گەڕیان 94.1 بینەرانی تەلەڤیزۆنی HD گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆیش یەکشەمەیە ڕاستەوخۆ من لە خزمەتانم لەگەڵ دوو هونەرمەندی زیادە ئەزیز لەگەڵ دوو هونەرمەندی زۆر بەڕێز کاکە ڕێبواری مەلازادە ئەتوانم بڵێم مامۆستا گەورەکەی خۆم. کاک بیلالی بەڕی تۆش یاخوا بەخێر بێت سەر هەردوو چاوم گەورەتان کردم. هەڵبەتە من بە تایبەت سپاسی ئەم دوو بەڕێزەکەم. کاک ڕێبوار یەکێکە لەو هونەرمەندە شیرینانەی شاری سلێمانی، یەکێکە لەو هونەرمەندە ئەزیزانە کە با بڵێن کەوتی ڕێبواری مەلازادە هەر عینی شت مۆرتی سلێمانی و شار باژێ ڕەباب وایە. کاک ڕێبوار ئەتوانم بڵێم یەکێکە لەو تاوان گۆڕەدەم هەر قەومیشی لەگەڵ کاک ڕێبوارە با بڵێن یەکێکە لەو هونەرمەندانەی کە ئەتوانم بڵێم جوانترین وشەی لە هونەری میلیە بەکارێناوە، ئەتوانم بڵێم یعنی هونەری میلی قەرزاری ئەم پیاوەیە بە خۆیشمەوە با بڵێن زۆر خۆشحاڵت کردم تۆ برای ئەزیز و برای بەڕێزی منی. کاک بیلال گیان هەروەها جەنابیش هەر بەخێر بێ چاو ماجەم کاک چاو ماجەکەم ڕێزداری کاک ڕێبوار تەبعاً بەقەی دنیای سپاس دەکەم کە هەمومان سپاسی جەنابتانەکەی برای گەورەی ئەم بەرنامەی منە قبوڵ کرد ئەوە گەورەیە بۆ من لەگەڵ کاکە بیلال. ئاسانە وایە من وەکو خۆم باە زووتریش باتمایە بەڵام خۆتان نەزانن تۆزێک زروفی من لەبار نییە ماوەیە بەداخەوە ئیشەڵڵا هەموو شتەکانە باشە بێ هەموو شتێکیش خوای گەورە سەهلیەکە. خۆشەویستان بەرنامەکانی من ڕاستەو خۆیە 1970 470 52 64 ئاسیایە 1970 891 75 ئەمە ئەو کوردە بەڕێزانە لە تاراوگا بە و ئیستا بەتوان پەیوەندیمان پێوە بکەن بابە 1950 ئەمیش ڤایبەرە ئەتوانن بەوەش پەیوەندیمان پێوە بکەنەرە لایفەکەی من نەما کاک بورە نازانم چیە ڕای کرد کورد داغڵیش نابێتەوە مشکلەکەمەوەیە. خۆشەویستان زۆر سپاس بۆ برای ئەزیز و خۆشەویستم کاک ڕێباس کە هەستا بە کاری مۆنتێری و بە پەیوەندی وەرگرتن و جاخۆ بەخوا هەمووی هەرتۆ بووی دەست و چاو خۆش بێ. سپاسی کاک بورهانەکەم دەستی خۆش بێویش لایفەکانمان بۆ کاتەوە لە پشتی کامێرە ئاغا لە گیان دەست و چاو خۆش بێ. سپاس بۆ کاک جەزای ساس کە هاوکارمان بوو جەنابیان ئەمڕۆ ئەویش زۆر سپاسی کاگالانەکەین کاگالانی زەڕب کە ئەویش بەرنامەکەی بۆ ڕێخستین و چاوی ماجەکەم جارێکی تر و 100 جاریتر عەزیزە وەلی. سپاسی کاکەوەلی گەرمیانی یەکەم کە ئەم ڕۆژ بە هەمان شێوە عەزیەتممە ئادەی ئافەر وەڵڵاهی ئافەرم. خۆشەویستیم هەیە بۆ برای عەزیز و خۆشەویستم کاک ئەحمە و خۆشناوەتی بەرپرسی هەچی پەیچ هەیە هی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان شاب وەلی بیری خستمەوە وڵای قەشتێ بەم بەوەلی ئەمڕۆ بۆم شێر کە بە قوربانە بم کاک ئەحمە گیان. خۆشەویستان ئەم بەرنامەیە زۆر تایبەتە شێریکەن لە خزمەتان نابین ئەچمە لای بەرهەمێکی کاک ڕێبواری مەلازادە و یەمەوە خزمەتە.
دڵنشین دوول بەریدەم بە پێکەنین وەرای جوەتر لەسەر فەریزادەی خەقانی چین وەرە با پێکەوە بین جوانترین جوانی سەرزەمین لما يدركها ويدعي مكيرها لما وقتوري عتيمر نخشاوة ورا يريد النشيد دول بريدم ببيكني ورا جوانتر لصد فريزادي خاقاني شي ورا بابيك ومن جوانتر جواني سرزمين تازات منم خويلة شداوة لبردر وزيفري وساوة تازات منم خويلة شداوة لبردر وزيفري وساوة دي توابير امرو يرزكارين شياني برزين وكور دوارين اواتك مود الفاكو بيقار نقوقا وانا يسرسري نهمار وقوقا وانا يسرسري نهمار كلام خاك لسيدار دراوة هرلا بكلام خاك لسيدار دراوة سيدورانا كيشنا مسختي بو هرسيكي تقلب بدبختي بو دوري من عظيم دما وبيكاس ببراد غنفار ببيفريال راس ببراد غنفار ببيفريال راس هزي بيمني ومن برم بريدايا هزي بيمني ومن برم بريدايا اخويا ركام ضل الكوت ولا جيدايا هروي بلرزانا الناس جبل ارزانا جل كي دوري صرت بقشو بريشان ارزوان مهربانا هزي بيمني ومن برم بديني هزي بيمني ومن برم بديني مقر كروانا والله خم بسوتيني اروي بلرزانا ناس جبل ارزانا جل كي دوري صرت بقشو بريشان والله زوان مهربانا
بۆ خاتری شێخەکەی تەڕاتەوەن بەخێر بیتەوە وانە مۆ لە زیاتی گۆرانیە سێ گۆرانی ئەشەد و من سپاسی جەناب دەکەم هەڵبەتە یاخوا دەمە خۆش بێ زۆر سپاس دەکەم بەس گۆرانی یەکەم ئەگەر مەلاحەزەیەکم لەسەر بۆ بەی مەمنونە دەبم یانی کاک جەواگیان گۆرانی یەکەم ئاوازی خۆمە باش هۆنراوەکەشی یەکەم کۆپلەی و سربەندەکەی خۆمە بەڵام کۆپلەی دووەمیان هی قەدیمە چونکە شعرەکەیم لەبەر نەبوو ینا ئاواز و شعرێکی زۆر تایبەتە دەست و دەمە خۆش بێ وتوشمە یاومە بە برادێکی خۆم ئەو بە مۆسیقایەکی جوان لە ستودیا کردوێتی بەڵام ئیجازم لێوە گرتم خۆم لە بەرنامەکەوتی کێشە نێتوانی بیڵیتەوە یاخوا دەمە خۆش بێ هەڵبەتە تۆ غەدریش لە هیچ کەسێ ناکەیت نەوەڵاهی خۆمە بەڵام من داوای لێ بردن لەوەکەم کە بەڵام پێشتە پێم وتی احتیاجی توانی بڵێتەوە کاک زرنگ خالی ڕێزمان بۆی هەیە ئەو بەڕێزە ئەو هونەرمەندە خۆشەویستە چاوی ماجەکەم من یەکسەر پرسیارێکی بۆ من دروست کرد ئەگەر ئاسایی بێت چیت هەیە بۆ ئەوانەی کە بۆ نمونە شتی کاگڕێبواری مەلازادەیە شتێکی کاک بیلال یا هەر هونەرمەندێ بێت ئەیڵێتەوە و باسی ناکە وەڵی کاک جەلال هەندێک شت هەیە ئینسان یعنی ئەگەر بیکات جوانیە گەخاتە سەر جوانیەکانی ئەگەر نەشیکات پێم وابێت لە جوانیەکانی خۆی کەمەکاتەوە بۆ نمونە تۆ ئەم سەعاتەی تۆیە معقول نییە من لێو بسنم و بیکەمە دەستمەوە و بشڵێمی خۆمە ئەخری من نییە جا گۆرانی و شعر و ئاواز و ئەو شتانە هیچ کەسێک ناتوانێت لەم سەر بۆ ئەسەری ژیانی گۆرانی کەس نەڵێتەوە و شعری کەس بەکارنێنێت ئەبێ ئیلا بیڵێتەوە کە ئەیڵێتەوە زۆر احتیادیە با کابرا لە خۆشی مناڵتر بێت با ئەم لەو ناسراوتر بێت ئێستا ئێمە گۆرانی وێژمان هەیە زۆر بارز و ناسراو گۆرانی کەسێکی کەی وتۆتەوە بڕام پێکە بەڕوب ئەیکی خۆی نەناسراوە بەڵام ئیشارەتی پیاوەڵێ ئەم گۆرانەی فلان کەسە بۆ نمونە ناسر ڕزازی گۆرانی حەسەن غەریب وازام ئەوەی کەرکویکە احتیادی ئەڵێ ئەوە خۆمە پێی گەورا بێ ناسر ڕزازی پێی بچووک نابێتەوە ڕاستە لەبەر ئەوە من ئەوە بە چاگەزانم هەر کەسێک گۆرانیەک حتا دێڕێ شعر کەلیمەیەک ئەگەر کەسێکەی بوتەوە زانی کێ و خاوانەکەی ناسی ئیشارەتی پێبات ئەگەر نەشی زانی نەڵێ هی خۆمە زۆر ڕاستە دەست خۆش بێ هەڵبەتە کاگڕێبارێکێکە لەو هونەرمەندانی کە زۆرترین بەرهەمی هەیە لە باڵین بە تایبەتی لە هونەری میلی کوردیە یەکێکە لەو خەڵکانی کە وشەکانی یەکەم شت زۆر بە جوانی بەکارێنێ دووەم شتیش قەت من نەمبیستووە کاگڕێبوار شتێک بڵێ هی خۆمە ئەگەر هی خۆی نەبوو بێ ئەوە بۆیە ئەو پرسیارم لێ کردی یاخوا لەش ساغ بێ خوای گەورە بۆ ئێمەش و بۆ ئەو میلەتە جوانەشە بێڵەربانە کاک بورهان ئەنووسن لایفمان تەواو نییە خۆ لای منیش تەواو نییە ئیتر نازانم لای تۆ ئەگەر خۆشەویستان ئەوەی کە لایفەکەی تەواو نییە یەک جار بچێتە دەرەوە و داغڵ بێتەوە یەکسەر باشە بێ ئەوە لای منیش با بڵێن تەواو نییە بەس سپاس بەخوا لای کاک بورهان یەک عیبی نییە ئەچمە هونەرمەندی خۆشەویست کاک ڕەسوڵاوارەمان لەگەڵایە کار ڕەسوڵ ئەلو گیان هەموو کاتێکە باش ئاوارە گیان تۆ باشی سپاس دەکەم لەخوا بە زیابێ قوربانە بن دەستخۆشی و بەرنامە جوانە لە یەکەم سەرکەوتوبی ئینشەڵڵا زۆر سپاس دەست ماجەکەم بە خێراتنی هونەرمەندەکان دەکەم کاکە بەڕیگیان و کاکە مەلازادە کاکە وەلی گوڵ و دڵ جەماعەتی کامێرەمان چاویان ماجەکە قوربانە بم زۆر سپاس دەکەین بە ناوی ئەوانیشەوە ئینشەڵڵا سەرکەوتوو بن لەگەڵ تۆیە سپاس دەکەم ئابڵە کاکە نەختە یادەوەری خۆل بجێڕێتەوە خۆ بەخوا زۆرە زانێ کاگڕێبوار ئارە بەخۆران وازی لێ نایەنم کەوتۆتە بەردەسم ئەمڕۆ بە قوربانی وازی لێ نێن جا ئەی خوازەلال بۆم نییە جگەرە بخۆمتم یەک جگەرە بۆ هەیە زیاتر نا یەک جگەرەکار هارمانەکان خۆی باشتر ئەزادیسی کاگڕێبوار بە گەرما قەڵسە گەرمای پێ خۆش نییە دەستی خاڵەبران خۆش بێت بۆی کردوین بە نەکەرۆس بە دڵێتی ها شوێنەکەی فێنکە ئەزانیسی من بە سەراتێکی جەرمەوە دوو بە دوو بووین بەڵێ هێوادارم ئەوی شتەکانی کە خۆی تەواویتە حەفلەیەکمان هەبوو لەم ڕازیانەیە من و کاگڕێبوار دوێگە بوون کوڕێکی بە ئەدەبی ڕێکوتێک
ئەیتر بەڕاستی جا کاگڕێباریش یاخوا بێنزەڕێ بێت لە حەفلەیە گاڵتەی پێ نەیەکرا دوو بە دوو ئەمانوێت ئەومان بە زەواوت شانی وایە و باڵی وایە و مەلاگیان مەلا بەکردوانەوە کەسی بێنم قەی ناکات مامەجان ئەو لایفە کسکە لایفەکەی خۆ کسکە بە قوربانە بم ئەلو لایفەکەی خۆ کسکە بۆی دەنگی لایفەکە نەیەتەوە بۆ من باشە هەر کەس کزیکەوەی خۆ ئەی بینیە بۆی لێرەوە جۆ لە ئێمە بێت ئێستا باشە ئەی بینیە دەست خۆش جا گۆرانیمان پێ هەڵەوت مەلا ئەبوو بەکرد ئەیتەخۆ کاگڕێبار بێ بزەڕە بێ چاکیەوە دوو بە دوو بەمانەوە وەڵایەت لە ئاخرە حەفلەکە تەواو بوو هاتە تەواو بوون ئەو گۆرانی کاوەمان و زیاوە درەنگە بەڵێ وەڵا بە زاوەجانمان هەڵەوت لە مەلە بەکرە بوو بە کاگعبوو ئێوارە درەنگە و بوو بەرە کاگڕێبەرە چ خۆی پاس نەبەرەکان ناوی برا ڕۆژلەبانی مۆسی و قەزاکە بوو بە عەبوو جا بەسەرەتی خۆشی لە دەستی لێ برنین ناوازی لە نایەنم لە کاک بیلالی شەرەو نییە ئاشتی خۆشیان لەکورە وەک دەفتەری کۆنەوانە کاکاتە پەڕە هەڵبێتۆشتی تازان پێ یاخوا لەشیان ساغ بێ لەگەڵ تۆشە قوربان دەی چاوتان مازەکەم باوەختان لێ نەگرم سەرکەوتو بن ئینشەڵا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاک ڕەسوڵاوەرە لە سلێمانیەوە پێی چاوتان مازەکەم سەرکەوتو بن ئینشەڵا قوربانە بن خۆشەویستانە چمە لای بەرهەمێکی کاکە بیلال و دوایی ئیتر داغڵی بەرنامەکە بە تەواوەتیە بینجا بۆ 7 دقەی ڕۆیوە چێ کاکە گۆرانمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک گۆران گیانم کاتەوە باش کاتێکە باس بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم کاک ڕێبوار کاک بیلال هاوڕێم ناڵیم کاک وەلید خۆشی بۆ کاک ڕێباس بۆ کاک گۆران بۆ کاک جەزای ساس هیوادارم بەرنامەکەتان ئەوە پێشکەوتوو بێ و دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنان بۆ ئەخواتن زۆر سپاس دەکەین مامە گۆران گیان تۆ کاکە چەلالەتوانم ئەو برادەرەشم پەشداری کام کۆرە بابی کابرا کراوەیە ئاو برادەرێک ماوە کاک ئاو بەت برام ئەلو براکە ئەم کاتتان باش هەموو کات باش بابە مامەساوە بەشتۆی دەستخۆشی لێکم کاک جەلال قوربانە بم سپاس دەکەم بەخێراتی میوانە بەڕێزەکان دەکەم کاک ڕێبوار کاک بیلال زۆر سپاس قوربان دەستخۆشیتان لێکم هەر سەرکەوتوو بن و هەر حەزمانکە دەستخۆشیەکتان لێ بکەین زۆر سپاستانەکەین هەر سەرکەوتوو بن بە قوربان باشە بە قوربان لای منەوە سوپاسەوە دەستخۆشتان لێکم سەرکەوتوو بن بە قوربان چاوتان خۆش سپاس بۆ کاکە گۆرانی ئەزیز و کاکە هاوبەش هونەرمەندی دێرینی شاری سلێمانی ئەحمە و بێکەس ئەحمە کورە کاک ئەحمە چاش بابە دەنگ و باس و شایب گیان تۆ چۆنی قوربانم سڵاو ڕێزم بۆ هەمووتان خۆشەویستیم بۆ ئێوە کاک جەلال گیان بە قوربانە بم خاڵە ئەحمە گیان دەستخۆشی زۆرم هەیە بۆ بەرنامە تایبەت و جوانە احترامێکی زۆر بۆ کاک ڕێبوار بۆ کاک بیلال وەڵی کاک ئەحمە جێو خاڵی بەخوا بوا تۆشی لێبوویتە بەزیتر ئالە و بەینە عیبی نەبوو کاک ڕێبوار لە هەر شوێنێ بێت من بۆنی خۆمی پێوەکەم بۆیە کاڵەمەوە پێویست ناکات کاک ڕێبوار خۆشەویستی تایبەتی هەیە هیوادارم بۆ شایانی ئەگەر کە تۆ ئەڵێ هەیە جێگەم خاڵی کاک ڕێبوار پڕی کاتەوانێ دەستخۆشی لێ ئەەکەم من نامێ زۆر ڕاستی کاک ڕێبوار بکەم ئەگەر گوارانیەکەشی دەکەیتوانێ پیاوێکە پڕاوپڕ بە مانای کەلیمە پیاوێکی پیاوانە ئەمە ئەو تربیة بالنسبة لكاك بلال شواني كاك بلال هو خوتنا نظام خوشويستي سليماني همو ايناسيد همو خلق زور بي شاري سليماني ايناسيد بس خوشيكي زور ما يبوتان هیوادار من برنامهتان هەر بەرەو پێش بڕوا داگەر شتێکی خۆشی خۆم و کاک ڕێبوار بیر بێت بێ سێقۆڵیمانیان لە شوێنێک بوو بێتین بیجاریتەوە خۆشتر خۆ من ێستا بەتەما بم بە تۆ بڵێم بەقورعانی چ بەیانیە زەلال من بۆیە کاڵم بۆ ئەوە تەلەفۆنی ئەگەر تۆ لە یادت بێت باشترە تۆ گوێگرە دای مەخەرەوە یەک شتی کاک ڕێبوارم بیر کەوتەوە من و تۆ ئەو بووین گۆرانی بەس ناوی هونەرمەندەکە نابم هونەرمەند دێگا و ئەگەر بیرێ بێت لە شیراتۆن حوشەکەیا بوو جا دەنگەکەیەوە بەو بەرا کاک ڕێبوار زوو بە منی و ئەوی بە قوربانە بم ئیکۆ کسکە و تۆزێکیش ترێبڵی من بگرێنەوە ئەو برادەرە شاو میوان بوو لەوێ وتی
بە منی وتی بچۆرە دۆ کاگرێبارتی کاکە مەچۆ بە قسەم کەم مەچۆ بە کەڵک نایە حەفلەکە ئاوا با بڵین نیمچە ڕاقی بوو تۆزە عەشایریشی تێکەڵ بوو لەگەڵ جەنابتە ئەگەر بیرێ بێ تاوان دووسێ جاری و ئەو پیاوەتی بەرزی کەرەوە وتی تۆنی تیامەیەڵە بیرتە یەک کەلیمەوی گۆرانی بێژەکە ئێستاش نهاتۆتەوە جاوەک جوان بۆی کوا وەرە وەرە دەی وەرە گیان تۆ عەزیزی ئێمەی کاک ئەحمەد گیان برای خۆشەویستی ئێمەی زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەوت قوربانم چاوی خواتان لەگەڵ قوربانە بم کاک ئەحمەد گیان کاک مەحەمەدمان لەگەڵایە لە سلێمانیەوە پێنەوەتی کاک مەحەمەد گیان کاک جەنابە خواتە باش هەموو کاتی جەنابە باش خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین زۆر زۆر سپاس دەکەم بە ناوی ئەوانیشەوە زۆر بەڕێز یەک پرسیار لەگەڵ بوار فەرموو کاگرێ بوار هونەمەندێکی زۆر زۆر سەرکەوتووە کاری ناکرد لەوەدا زۆر سپاس کەسێکی بەڕێزی شە و بە احترامی شە ڕێزی جەنابتە چی هەیە بۆ ماڵبەسە نەریمان مەحموود بە هونەمەندێکی چۆن یەزان بۆ کاک نەریمان مەحموود باش زۆر باشە کاگرێ بوار چیت هەیە بۆ کاک نەریمان وەڵا ڕێز و خۆشەویستی و حرمەتم هەیە بۆ کاکە نەریمان هونەرمەندێکی سەرکەوتووە بە ئومێدم هەر سەرکەوێ و هەر ئاڵای شەکاوە بێ بۆ گۆرانی لەگەڵیدا بەو خوایە کاکە محەممەدیان ئەو کاک نەریمان زیاتر لە ئێران بوو ئیتر بە حکمەوەی کە دوور بلێرەوە ینی زۆر کەم لەوانەیە بڵێم هەر وەکو یەکتربینینیش نەک لە بواری فەن و گۆرانی هەر لە وەکو یەکتربینیش لەوانەیە هەر 15 جار یەکتریمان بینی بێ زۆر سفەیەکمان نەکردووە بەڵام ئەوانەیە زانم هونەرمەندێکی سەرکەوتو و دەنخۆشە و هیوای سەرکەوتنی وەخوازم ئەگەر خەڵکێکی ژەبێت ڕێکمانخوا من لە خزمەتیان دەستخۆی سەرکەوتوی مامۆسای سپاس بۆ برای بەڕێزمان کاکە حەمەد لە سلێمانی و زۆر زۆر سپاس دەکەین کاک ڕێبوار میرانی گۆڵچێڵە چەند تەسبیحی هەیە 200 جارێکە ئالەم ماوەیە یەک تەسبیحیان ناومەتێ ئەوە پێرێ بوو بەسەر پێرێ بوو حەقی هەمووی بۆ کردنەوە هەردوو ساکەی لایەک ئەویان لەلایەک ئێسەوەی کەیامێتی ئەزانێ باسی چیەکەم ئاسۆی ڤیدۆشە خاریشە زانێ ڕێزمان هەیە بۆ جەنابێ ئەچینە لای گۆرانێک دوای ئەمە ئەگەر کاک جاسمی سازم بۆ وەرگری مەمنونە دەبم ئەچینە لای گۆرانێکی کاک بیلال و ڕاستەوخۆ لە خزمەتتان نابم ئینشەڵڵا زۆر جوانە چاوی گەشی خاڵی قەترانی ڕەشی زۆر جوانە چاوی گەشی خاڵی قەترانی ڕەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی لە دوای چەند ساڵ دووری تۆ من چاوەڕوانم لە تۆ لە دوای چەند ساڵ دووری تۆ من چاوەڕوانم لە تۆ فرمێسکی دیدەمە دەڕۆی هەروەگە چۆکەی تانجەرۆ دڵبەندی عیشقی تۆمە بەسامەم کە ڕەنجەڕۆ بە یادە جەرگم سووتە ئەی لە دەروونە من دێ بۆ سۆ بە یادە جەرگم سووتە ئەی لە دەروونە من دێ بۆ سۆ زۆر جوانە چاوی گەشی خاڵی قەترانی ڕەشی زۆر جوانە چاوی گەشی خاڵی قەترانی ڕەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی
هەروەکو کاکەمەمێ وێڵم لە دووی خات و زین هەروەکو کاکەمەمێ وێڵم لە دووی خات و زین ڕەبی بمرم نەمێنم هاوارە ڕەب العالەمین نەمەوێ ئەم دنیایە من بەبێ چاوی چاوشین نەمەوێ ئەم دنیایە من بەبێ چاوی چاوشین گرتوانە چاوی گەشی خاڵی قەتانی ڕەشی گرتوانە چاوی گەشی خاڵی قەتانی ڕەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی بەزەیت پێم دانایە سەر بنێمە باوەشی ورا ورا ياركم هيا ناس داركم ورا ورا ياركم هيا ناس داركم بتشاو قرياني فرغم لا بلا سردي دكم جرقم بنشتر لدكي هيك لبوناكم جرقم بنشتر لدكي هيك لبوناكم رجوانا تساوي قشي خالي قتاني رشي رجوانا تساوي قشي خالي قتاني رشي بزيد بهم دنايا سر بنيمە باوەشی بەزەیت پێم دەنایە سەر بنيمە باوەشی یاخوا دەست و دەمە خۆش بێ کاکە بیلال زۆر بەخێر بێتەوە ئاماژەیەکم بە گۆرانیەکە بۆ بەی مەمنون دەبم دەست خۆش بە کاکەوە لیگیە ئەم ئاوازە فۆلکلۆرە من لە دەنگی مامۆستا ڕێبوارەوە گوێم لێ بووە سڵاو لە مامۆستا من هەرچی بڵێم بیڵێم و نەیزانم ئی قوتابخانەی گەورەیە تر زیاد لەوانەیە لە 20 ساڵ زیاترە بێ من لەگەڵ کاک ڕێبوارە خەریکی ئەو شتانەم و ئەوەشی ئەو ڕازی لەسەرەوە بێ نەموتووە یاخوا دەمە خۆش بێ خوا کاک ڕێبواریش بۆ ئێمە بیڵێ ویستم بێمە سەرە و پرسیارە ئێوە دایمە بەیەکەوە بینرێن با بڵێ بەڵێ تقریباً لە ساڵی 90ەوە من لە ڕێی کاحسینی برامەوە لەگەڵ کاک ڕێبوارە تێکەڵشەویستی مەیە بۆ کاحسینی گوڵ ئیتر سوپاس بۆ خواتام دەقەیە هەر بە عایلەیی و بەمە زۆر تێکەڵین ئیتر ئەو هەرچی وتی بێ من ئۆکەیم لەسەر کردووە و منیش ئەگەر زانی بێتم شتێک لە قووەتی مامۆسای گەورە هەبێ تەکلیفێکم لێ کردویش ئۆکەیکی بۆ یاومەتەوە یاخوا سەرکەوتوو بووی تەمەند درێژ بی ئیشەڵڵا کاک ڕێبوار پێویست ناکە ینی من کە داغڵی بەرنامەکە بووم وتم من یەکێکم لەو کەسەی کە بە مامۆسای خۆم ێزانم وە کە یەکەم نەفەریش بووە کە تەرژیعی منی کردووە فێری مۆسیقا بوو بڕوان پێ بکە هیچم نەئەزانی لەو دەباشانە بردمی وتم کاک ڕێبوار هیچ نازانمتی تۆی قەعەکەمان بۆ بکەرەوە هەقی نەبێ وەکو ئێستا بیر مەساڵی 90 خوای گەورە ئیشەڵڵا هەردووکتان تەمەند درێژکا خۆشەویستان عەزیزان وەڵڵاهی لایڤ عەیبی نییە سەوت عەیبی نییە ئەوەی کە لە ئەوەڵا داغڵ بووە یەک جار بێتە دەرەوە و داغڵ بێتەوە عەیبی نامێنێت چکا ئێمە لەوە زۆر تەئکیدین بۆ ئەندروید ڕاستەکە کێشەی هەیە سەوەی منیش کێشەی هەیە بەس بۆ ئایفۆن هیچ مشکلەیەکی نییە بینەرمان بن لە خزمەتان نابین کاک ڕەوەندی حاجی مەولود لە سلێمانیەوە سڵاو لە جەنابی شما مەڵەوەن زۆر زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامە جوارە و لێکم لێستا کردم مامە ڕێبوار و مامە بیلالە خوازم ڕێسڵاوی بۆرد و کاسیان ماشەکەم هیوادارم تەمەند درێژ لە ساقی لەگەڵ توی قەڵا بەسی دەستخۆشی و خۆشەویستی بێ بەدا مامە زێراڵگیە زۆر زۆر سپاس مامە ڕەوەند گیان تۆ عەزیزی قوربانم دەست و چاو خۆش چاوەکەم سپاس چاوەکەم ئای کێ کاک ئالان لە کۆی سەربەرز و جوانەوە جەناب کاتت باش براکەم سپاس کاکە ئالان گیان چاوەکانە ماجە باشی بە قوربانە حواڵت چۆنە برای عەزیزی ئێمەی زۆر مەمنونتم بە خێراتی میوانە بە ڕێزەکانت لێ دەکەم سەلامەت تابەتی کاک ڕێبوار قوربانە بم چاوەکەمی کاک ئالانگیان برای گەورەی سەلامەتی سپاس دەکەم وەڵای پرسیارێکشمان لە کاک ڕێبواری هەبوو ئەگەر ئەرێک نەبێ چاوەکان وڵایی بە نیسبەت کاگۆرانی ئینزیباتەوە بەرنامەیەکی کرد لەگەڵ کارشانی بووەوەی
کە دەڵێ کە گۆران نازانم هەرزە کارانە دەیگوت و منداڵانە دەیگوت ئێمە بەڕاستی لە کۆیە مەجموعەیەک یانی گەنجێکی زۆر زنبورێکی تایبەتی کاگرێبوار و کاگۆرانین بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بوو یانی دوای ئەوەی دانیشتیان زۆرە بەیەکەوە خیر و کە کاگرێبوارە قسەی کرد بەڵێ کاگالانجان دەست خۆش بێت تۆ کاکولێنیتەوە منیش پڕ بە پێنسی خۆی جواب بدێمەوە فەرقی تەمەنی من و کاگۆران زۆرە لەوانەیە بڵێن دە 15 ساڵ فەرقمان هەیە ساڵێ تەمەنا فەرقمان هەیە بڵێت نەڵێیت ئەگەر تەمەنەکەم حساب بکەیت 15 ساڵ لەمەوە پێش من وەکو ئێستا نەبوو بڵێت نەڵێیت ئێتر کە ئەڵێ مناڵ بۆ هەرزەکاری ئەنجا بۆ گەنجی و ئەنجا بۆ قەیری و ئەنجا بۆ پیری ئەوەش یەکێکە لە مەرحەلەکانی تەمەنی ئینسان کە پێ هەروات نابێت گۆران خۆشی نابێت پێ ناخۆش بێت ئەگەر بڵێ هەرزەکار بەڵام هەرزەکار هەندێک شتێکاری وایە پاک و پیسی من لە شاری سلێمانی احتراف دەکەم بە تۆ یعنی زۆر کەلیماتی جوان و ڕێکتان هەیە بەیەکەوە ئێستش سپاس بۆ خوا هیچ لە بینیانانی و هیچ کێشەیەکیان کاگرێبوار زۆر خۆش دەوێت بۆیە بلێسی ناخۆ لەوانەیە جاری وایە لەوانەیە خەڵکێک لە دەرەوەی من و گۆران شتێک دروستکەن شتێک دروستکەنەوەوانە بەڵام بەخوا من دوایی نیش ناکەم دوای قسەی وتی خەڵک ناکەم کامەندرێژمەگەر خۆشمان لەوێ بلێز ناکەین کاگرێبوار قوربانی تۆ ئێوە دڵی منن زۆر 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 سپاس بۆ تۆش چاوی ئێمەی کاکە ئالانجیان سپاس بۆ پەیوەندیەکە قوربانم چاوەکەم لە خۆشی دابن زۆر سپاس کاکتوانە هاوڕێی خۆشەویستمان هاوڕێی دێرینمان با بڵێن ئەندامی ڕادیۆی میلی گەڕیان لە بەریتانیاوە کاکتوانە سڵاو لێبێ دەنگ و باستان چۆنە وەزەدان حاڵە چۆنە تۆ باشی مام توانە گیان قوربانی چاوم ڕێز و سڵاو مێ بۆ ڕادیۆ میلی ئەوە مەلازادەیە هەر ئەو مەلازادە نایەنی ئەوەگردن بۆ کاک کورە زانیچی هەر حیفە نەدێناوە بێدەبێتەوە ئیمپراتۆری گۆرانیە ئیمپراتۆر و ئوستازی گۆرانی مەلازادە کاکە لێم تو ڕەبوو بوو ناهاو نازانم بە تازە ئاشتم کردوێتەوە چۆن دڵتانێت چۆن دڵتانێ مەلازادە تووڕەکەن بۆ خاتری خوا کاتێ و گۆرانی وتووە گۆرانی بێش هەر نەبووە لەگەر ڕێزمە ئەوە بزانی بەخوا توانە یەک شتێ با پێ بڵێم من بە تایبەتیچم بۆ چاخانەکە بۆ لای هەموو ڕۆژە بۆ یەک سەلام دەمۆن احترامیەکەی من مەلازادەم بەقی عەرز و ئاسما خۆشێ من لە مناڵیەوانێ ئەو پیاوانە قوربانە بمخاڵە تواناگیان ئەم دەنگە توانایی مامەقالە بڵێ توانای مامەقالی کاک توانە مناڵی گۆیژەیە بەڵێ توانای بڵێ توانای مامەقالەیە وەڵاهی وازە کاکەبیلە بیری بە کاگیلاری بەڕی کاک توانە تۆ توانای مامەقالە نیت باب تەواو ئاغا گیان ئێمە توانای مامەقالەم بەخۆی بڵێ بڵێ باش کاکتوانە بمان بوورە خەت خاوە زۆر خەجاڵەتین بەرەوەڵا کاکتوانای مامەقالەیە هەر هاوڕێی منیشە قوربانی مخالەتوانەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆی بۆ کاکڕەوفی برای بۆ کاکزانای برای ئێمە ڕێزمان ڕاستی خۆزگەم بۆ کاتانە کاک توانە کاکتوانە بمان بوورە بە هیوای ئەوەی وەرمانگریتەوە کاکە مامەسا جاسم بۆ وەرگرە بە قوربانە بن کاک ئەحمەد خۆشناوەتی گوڵ و دڵ لە شاری هەولێرەوە سڵاو لێبێ کاکە دەڵاتیان سڵاو لێبێ کە ئەحمەد گیان قوربانی کە لە خۆچە بەرنامە جوان ژێرەکەم سپاس دەکەم قوربانە بە خێراتنی میوانەکان دەکەم یا خۆلەستان ساغ و سەرکەوتوو بن بە قوربانم شایب گیان براگە زۆر سپاس دەکەم قوربانەوە کاک دەرال بۆ بینەران لایڤەکە تۆزێک خەلەلی بڵێن تەلەفۆنی هەویشتە ڕێزەکەیە بەڵێ بۆ سەریحی واسی سەوتەکەش لە لایڤەکە دەرچن داخل بنەوە کێشە نامێنێت عەرزی جەنابیانم کردووە پێم وتونیتر ئەگەر بە قسەم بکەن لەگەڵ تۆیە تۆ برای ئەزیزی منی کاگە سڵاوێکی تایبەتی بۆ کاگوەلی بیازیت قوربان شاب وەڵا لای من ئەوە ساردە نازانم لای تۆ بەفر نەباریوە کاکە لای من نەکارەبا هەیە نەئاو هەیە گەرمایەکەش لە شوێنی خۆی مەلازادە جلی جسانەی بۆ لەبەر کردوم توایەک کێشەوە هەیە ناوەڵا قەمسەڵەیەکی وێ کاک دەلال بەرنامەکە زوو دەست پێ کرد کەمێکی لە ساونەکە دەست پێەکەم کاکە گیان تۆ گوێگرە وەڵاهی من سەریشم لە تۆیش و لە خۆیشم تێگاوە تۆ ڕیکاگرێبوار ئەو ڕۆژە پێم و لە ڕیکلامەکەی منە لە تیکتۆک
کە لەگەڵ کاگڕێ بوارە کردومە ئەڵەم سعات سێ تۆش نووسیوتە سعات سێ و نیو کاگالان بە منی گوت سعات سێ و نیو دەکاکە ئەیتر ئەوە کێشەکەمە من خۆت یەکسەر پێشەوە بە قورعان لە سێ و 10 دقەوە تەلەفۆنم بۆ وەکرێ کاکە و بەرنامەیە وتم ڕاستەکەی لە تیکتۆکا من وام داناوە والله گوناحی من نییە بەم نیان دو سعات سێ و نیو سێ و نیوم دانا تەواوە دەست و چاو خۆش بێت لە 6 ساڵ تۆ برای لە خزمەتم بە ساقە و کاگە کاتێک خۆشوێەوە سەرکەوتانە بۆ تۆش لە دەورێت کاک ڕێبەر ئێسێمە لای مەوزوعی تۆ کاک بیدان بڵێ هاوڕێکی خۆشەویستم هەیە کاک ڕۆکان لێرەوە خۆشەویستیم بۆی هەیە زۆر دەمێکەیە هاوڕێین با بڵێن لەم شوانەیە با بڵێن ڕۆشتینەوە بۆ ماڵیان بەس خۆی دایکێتی دایکی لە ماڵ نەبوو ئیتر ڕاستیەکەی لە ڕاو هاتبووینەوە منیش دەوروبەری سعات سێ ئەوانە بووم حەزم نەکرد بڕۆمە بۆ ماڵەوەتی وڵا کەسی لێ نییە چینە ماڵێمە تو جاچینە هەر لە حوشەکەشە بێەوە ناخۆش ماسی شتەکەمان پاکرد دایکی خێری بنووسێت تەشت و قاپ و ئەو شتانەی تەعزیە هەیە بەس بۆ خێر بڵێ ئەگەر خوانەخوازیەکێ مردوویەکی لێبم بێت خەڵگەچێ قاپ و قاچاقەکەیێن یەک تەشتی دانابوو ئاوا بەسەر کەوانتەرەکەەوە زۆر بەرزە کەوانتەرەکەیان ئێمەش ئالێرە بەخوا خەریب و چاومانە چوو خەو و ناچوو ڕواقی کاگڕێبوار ئەو تەشتە کەوتۆتە خوارەوە بەقەر تەشتەکە من و ڕۆکان ئاوامان کرد بە هەموو توولی عمرم نەترسام زانین تەقینەوە شت بوو آخر تەشت گەورەکان زۆر ناخۆشە ئەنجایاشی بەچیە بە چیمەنتۆیە لە چیمەنتۆی هەر خۆش نابێ ئەڵێم چەند تەقەی کردووە من وەکو ڕە ئاوا سوڕاوینەتەوە جا لە پرۆسەی ئازادی عێراقا با بڵێن چوین بۆ بەغا لەگەڵم پیاوەیە زۆر کوڕێکی خۆشە وتم کاکە ئەچینێکی سیارەیەکە کڕین بەکرێخ بۆمانە هێننەوە و کاتەوە نەبوو خەڵک بەکرێ سیارەیە هێنایەوە وتی باش چەنە پێ وتی من 20,000 پێ تم بنیش 25,000 پێ ئێتە خۆ تەلەفۆن و شت نەبوو بەڵێ بەڵێ گەشتینە بەغاو ئەم لاڕۆکان و لاڕۆکان نەمە منیش لەگەڵ مەجموعەیە برادەر و خۆتان ئاسا با بڵێن چوین لە شوێنە ماگزمایەکمان کڕی یامان بە کابرایە وتی ئێوە بڕۆنەوە بۆ سلێمانی خۆم بۆتان هێنمە ئەو دیوسەیتەرەکەی کرد باش ئەی ڕۆکان بڕواکە یەک شەو ڕۆژەمە بە دوای و زەلامەیە گەڕین تەماشاکەم کە هاتوۆتەوە سەری منەظەمەی غاز لەگەڵ تۆپی هین ئەمەی باسکەکەی پێ بەڵێ بەڵێ بە شەرەفم وازان دەفەر دەیدانا وتمەوە تۆ چی کردوە ڕۆکانتی نان لەوەیە هەیە کورە وتم نان لەسەری منەظەمەی غاز و تۆپی هینایە ئەمەی کە یاری پێەکەی باسکە وتی یارە وڵا برایی تۆ کۆرە وتم سەر لە قوڕێم ڕفیقی تۆ سیاری کڕیوە لە دوێنەوە سی وەرەقی قسۆتەکی فامی ئەمە فعلە بڕواو قەناعەتم پێ بکە هێنامانەوە 50 نەفەرمان بردە سەری هەرچیاوە پێکەنی نییە نازام ئەو هەموو منەظەمەی غازەی لەکوێ بوو سەری منەظەمەی غاز جا ئەو شۆ کە ڕۆشتەوە ئەوم بیرکەوتەوە تاچی کەوانتەرەکانم کردەوە تەماشاکەم نەظەمەیەکی و کاتەی تایە بە قەبری باوکم بێ سوعبەت وڵای ڕۆکان ئەمە ماوە ئەمیژە بم تمەوە 20,000 دینار کەوتووە ڕێز بە حرمەتم بۆی هەیە خۆشەویستیم بۆی هەیە هاوڕێکی خۆشەویستمە کاک ڕێبار ئەوەی لیمۆکەی تۆ کاک بورهان چییە؟ ئەوە لەگەڵ کاک بورهانە نەبێ بە مەتحی ڕوبەڕوو پێم وابێ پێشتریش پێم وت زیا لە 20 ساڵ زیایە 20 زیاتر چونکە ئەبێ لە ناوەڕاستی نەوەکان و حسابیکەی ئێمە لەگەڵ کاک بورهانە دۆسایەتی و ڕەفاقەتمان هەیە بوارەکەشمان زیاتر ڕێکی خست بووین جا بێجگە لەوەش لەگەڵ کاک بورهانە شتیکەمان زۆر بەیەکەوە بۆ نمونە زۆر جارە و کاتە مناڵەکان بچکۆلە بوون کامێرەکەم لێوەرەگرت جاریا بوو خۆی بەیەکەوە چوین جاریا بوو کامێرەکەم لێوەرەگرت و شەحنەوە شتێکی بۆ تەرتیبەکەمەی مەلایەن پەنجەم لێوە بۆیە ئیشەکە پەنجەم لێ بۆیا بژێتەوە تەفسیری مناڵەکان مەکرد بۆ کە گەورە بوون با هەیان بێت خوانیان بڕێت ئیتر دۆستایەتێکی بەڕاستی لە مێژینەمان هەیە بەڵێ یادی بەخێر کاک بەرهەممان لەگەڵا بۆ بەرهەمی باڵەبان تەمانەوەی کە باڵەبان لێیات مەسەلەن نابێت چاوی لە شتێک بێت کە دەمی ئاو بکات لی بکات ڕاستێکی کاک بورهانیش هەر بە عەمدەن ئەوە کاتەکەی بەرامبەری داناوە لیمۆی پەیا کردووە نازانم ئەم لیمۆی لەکوێ دەستکەوت هەروایە کردە بەرهەم لێی بە بەرهەمیش نییە بینیە کرد و تاق ئەوە ساعت ئەوە بەرێ کاکە ئەم کابرایم لیمۆی یارمی و بەرامبەری والێ دەماوەکە بۆ نوێنایرە کاکە کاک جاسمی ساس هاتی مامۆسا مامۆسا جاسم گیانەکەم تۆ باشی سڵاو لە جەنابێت تۆ باشی مامۆسای گیان سڵاو لێبێ کاکە جەلال سڵاو لە جەناب و بەڵە گیانەکەم
لایفەکەی خۆتم بۆ کەس کە یەک عیبی نییە. جەلالجان گیانەکەم سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ جەنابت و بۆ ئەو دوو گوڵە جوانە کاکە بیلال و مامۆستای گەورە مامۆستا ڕێباری مەلازادە ڕاستی دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەو بەرنامە جوانە دەستان خۆش لێ کارێکی جوانتان پێشسپاس بۆ ئەو ستافە جوانەی لە پشتی کامێرەشەوە. زۆر کاکە جەلال پێم خۆشە هەندێک شت لەسەر مامۆستا ڕێبوار بڵێم. مامۆستا ڕێبوار دڵنیا دەکەم لەوەی تەنها وەکو هونەری گۆرانی تەنها هونەرمەندێک نییە و بەس. کاک ڕێبوار هونەرمەندە، شاعیرە، ئاوازدانەرە، یعنی ئەوەی کە من لەم پیاوا دیومە بڕوا بکە تا ئێستا وابزانم جەماعتان نەزانن هەموو هونەرمەندانی ئەو شارە وەکو کاک ڕێبوار دەناسم، بەڵام تا ئێستا لە ڕای منە، ئەمە ڕەئی منە، من نازانم هێستان نیانتوانی بگەین ئەو مقامی مامۆستا ڕێبوار کە بتوانن ئاوازی جوان دانێن، ئاوازی جوان هەڵبژێرن، یاخود بتوانن خزمەتی هونەری میلی نەتەوەکەیان بکەن بەبێ ئەوەی هیچ شێوێنن. یعنی ئەمە زۆر گەورەیە کاک جەلال تۆ دقەتەوە بە ئەگەر هونەرمەندێک بتوانێت خزمەت بە کلتوری هونەرەکەی بکە، بە کلتوری نەتەوەکەی بکە، ئەمە گەورەیەکی زۆرە لەبەر ئەوەی زۆرینەی هونەرمەندان مەسەلەن پێم خۆش ناوی کەس ببن، بەڵام زۆرینەی هونەرمەندان هونەرەکەیان مەسەلەن بۆ پارەیە، مەسەلەن هونەرەکەیان پێنایەنە چۆن ئەیەن، بەڵام ئەم پیاوە ئەوەنەی من دقەتی هەیەم ئەوەنەی لەگەڵ ژیاوم شەکە من گەم لە دەنگی تۆ نییە، بەڵام ڕەن هەیە دەنگی من بگە، بەڵام ئەوە راستی بێ ئەم پیاوە توانیوەتی مێژوێکی جوانیانە بۆ هونەری تا هەرچی گۆرانیەکی مەسەلەن لە هونەرمەندانی ڕۆژهەڵات زیاتر متابعەت ئەوانی کردوون هونەرمەندە حەکیمەکان نەگە ئەنفعدانە جوانی کردووە. کاک جاسم ئەو ئەفوم کە کاک جاسم سەوتە نایە بۆ لای من، شەبەکەت نییە، ئەگەر لە بازاڕەکەی بڕوا بکەم منیش خۆم گیرۆ دەم، دایمە تەلەفۆنەکەم داخراوە. کاک جاسم مامۆسا بەداخەوە پەیوەندیەکەی کاک جاسم قەتع بوو بە هیوای ئەوەی وەرمانگرێتەوە. کاک جاسم بمان بوورە تۆ شەبەکە و نییە بەخوا سەوتی تۆ ناها بۆ لای ئێمە. کاک ڕێبوار ئەحمە و بێکە زەڵێ بە کاک ڕێبوار بڵێ ئەوە باسکە کە باوکی زاوامان کردەوە لەگەڵ کاک ئەحمەوە زۆر یادگاری بیرەوەری خۆشمان هەیە. بەڵێ ماوەیەکی زۆر بەیەکەوە بووین، جا بەڕاستی کاک ئەحمەد یەکێکە لەو پیاوە جوانانەی کە ئەگەر فەن و ئەوەشی لێ دەرکەی هەر ڕەفاقەتی زۆر خۆشە، لە ڕەفاقەتی تێر نابی، ینی خۆشی پێکەنین و ئەوانەی زۆرە. جا ماوەیەکی زۆر بەیەکەوە بووین، جارێکیان حەفلەیەکمان کرد لەمەی سەرچنا بەخوای تر نازانم باخشەی سارا بوو، ئەحمە خۆی زانێ، بەڵام من بزەبت میریدیان و فێنک و سارا هەمووی بەیەکەوە بوو. حەفلەمان کرد، خەڵکی باناوی شوێنەکە نەبم ناو نابێ. بەڵێ جا باوکی زاوا هات هەر سەرەتا هات وتی کاکە بەناوی منەوە بەخێرات نمی ئای بەسەرچاوە گەر ئەویش نەبووایە ئێمە هەر بەناوی هەم خۆمان و هەم بەناوی بنەماڵی بووک و زاواشەوە بەخێرات نمیوانەکانمانە کرد لەسەرچاو. جا کەش هاتەوە و هەر بۆمان دووبارە کردەوە و ئەنجا ئەهاو بەخێراتنی فڵان کەسەکەم و نازام چیوانە خەڵک هات پارەیان نایێنێ، ئێمەش ناومانە و تۆمانە کرد. ئەم مام حاجیەش هەچیەک هاو بەدوای ئەویش هاتەوە کاکەوان پارەیەکمانێنێ برا ئێمەش بۆ ئەوە هاتوین. خلاصەی کەلام منی ئاش کرد، منیش وتم بڕۆ بە لای ئەحمە، بڕۆ بە لای ئەوە بابی خوێنێتەوە. ئەچوو بۆ لای ئەحمە و ئەحمەیش دوو جار خوێنیەوە، خۆ ئەحمەی شێراسان کردهاتەوە بۆ لای من، ئیتر وەکو تۆپی تێنس منم نار بۆ لایەوە ئەوەی ناردەوە بە لای من. کاکەوتی باوکی زاوا، وتم ێ باوکی زاوەکەی فقۆتە کاکە جارێک دوانسیان تۆ وازانم چەند جار ناوی خەڵکم خوێنێتەوە جەنابشتی تیا بووی، ئەحمەیش هەروە بەوەی بۆ کردویت، یعنی تۆ بەقەدەر خەڵکەکە لایەک تۆ لە لایە بەتەنیا لەوەرەوەکەی فقۆتە باوک وەڵا وتی جامە لای ئەحمە
وتي آخر أقرب من الروم حموتي بوناري تي آخر الروم تي برو والله كابرا أمو خوش للشاي كروش الدرو وبلاي محاجري هم ديواري سجادك بيروش موري لي أكدي برو بابا لكل ما يا أخوة دس خوش به آفر محمود بكس شتم بنوسا شتم بالخير خوش ويستان يا أخو بقرآني شيء قرآني وتراوك برنامج كتشلو 6 دقائق رويوه قرآني كي شيء فريه لقال كاك أحمد بله يلا كاكي زرنجري إمام سامي دي حسين بله أو أيوت قرآني كي شيء بابلين زور ليه كون زيكن لقالوا قرآنية هاي ناس دار هي أودي وكم بله عجم نردو لا هاي ناس دار دي دم ناس دار هاي ناس زنينا يلا كاكي زرنجر سيرو جوهر ها تقريبا ليه كون زيكن ذا أحموك بموسيقى يلا كاكي هاي ناس دار يلا كاكي وين يلا كاكي هاي ناس دار دي دم جاو همو جارة كاك فريدون بوت وراك ريو رازم بوي هي ونرمندي خوشويس كاك فريدون لي أميش من خوم تازة فيري موسيقى بون باش دي نازانم كالا كي لي اوتي بيك بنرمي وتم هردو شانيه تشكن بقران هردو شانيه تشك بس لو يتري انا يختوز برزيتي يكره بحال كالا نرمي اي وتم هردو شي تشك كاكا من خوم باش دي نازانم توش بتماي ليم تيك بي رازم يا بو كاك فريدون خوشويسان اتشملاي گۆرانی چی تری مامەسا ڕێبواری مەلازادە و لە خزمەتان نابی کاگە ڕێبازجارە پەیوەندی ڕاگری مەمنونە دەبم بإذن خداي ما نهضي لشاي يا وداي تروسكي براستي دستي النقاو بدستي مقر شوي كما تكام لخاود لسريلي وكاد جانت خالك هي لسريلي وكاد جانت خالك روجك ندبينا والله يم صالك يا ريازي بين ضلين بوجل من دوري ما قر خدا سرانشون هوري جانا باوان وباوايا رزات شيرينا والله بروي دنيا وايا يا ريازي في ضلين فجل من نوري هي مقر خداي وان
سەوری ئەو دەنگ و سەداخۆشە هەر بمێنێ خوایە کاکەوەلی دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم وەڵی خۆشەویستان میران گیان نازانم لای هیچ لەمەی منی شاتەواو نییە بەس کاکبورهان وانەڵێن عیبی نییە کاکبورهان زۆر ئەینووسێ زیاد لە حەدەڵێ لایفتان تەڵخە ئەیتر نازانم ئەگەر خوا وەڵی پێم سەیرە زۆریان نووسیویانە ڕەسوڵاوارە میران ئەمانە هەمویان نووسیویان دەست و چاوی یەک بە یەکتان ماجەکەم بۆ ئەو هەموو کۆمنتە جوانە بۆ کاک ڕێبوار و کاک بیلال و